پەیام هۆکاری ڕێگنەکەوتنی عێراق و تورکیا لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێم ئاشکرا دەکات. دوای 3 مانگ لە ڕاگررتنی نەوتی هەرێم، وەفدێکی تەکنیکی وەزارەتی وزەی تورکیا هاتنە بەغدا و لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بە بەشداری وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان کۆبوونەوەکە بەبێ ئەنجام کۆتایی هاتووە و ناشزانرێت کەی هەناردەی نەوت دەست پێ دەکاتەوە. تورکیا چ مەرجێکی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم هەیە؟ بەپێی زانیاریەکان بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم، تورکیا داوای کردووە عێراق لەو 1 ملیار و 471 ملیۆن دۆلارە خۆش بێت کە دادگای ناوبژیوانی پاریس وەک قەرەبوو دیاری کردووە. لە هەمان کاتدا تورکیا خوازیارە عێراق سکاڵای دووەم لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ساڵانی 2018 بۆ 2023 دژی وڵاتەکەی بکشێنێتەوە کە لە دادگای ناوبژیوانی پاریس تۆماری کردووە. یەکێکی دیکە لە کێشەکانی عێراق و تورکیا لەسەر کرێی بۆریە. تورکیا داوای کردووە لە ماوەی ئەو 3 مانگەی نەود ڕاگیراوە کرێی بۆری پێ بدرێت، عێراقیش ئەو پرسە ڕەدەکاتەوە. هەروەها تورکیا داوا دەکات کرێی بۆری نەوتی هەرێم وەک خۆی بمێنێتەوە کە بۆ هەر بەرمیلێک نەوت 4 بۆ 6 دۆلاری وەرگرتووە، لە کاتێکدا عێراق 1 دۆلار و 50 سنت بۆ هەر بەرمیلێک نەوت دەدات. ئەمە جگەلەوەی مانگانە لە سەدا 15 نەوتی خاوی هەرێمی کوردستان بە نرخێکی کەم بە تورکیا فرۆشراوە. بە گوێرەی زانیاریە بەدەزاتوەکان پێش ڕاگررتنی نەوتی هەرێم هەر بەرمیلێک نەوت 19 دۆلار کەمتر لە نرخی برند بە تورکیا فرۆشراوە. زیانەکانی ڕاگررتنی نەوتی هەرێم: ڕاگررتنی نەوتی هەرێم لە 3 مانگدا زیانی 2 ملیار و 514 ملیۆن دۆلاری لە عێراق و هەرێم داوە. دوایی بڕیارەکەی دادگای ناوبژیوانی پاریس، حکوومەتی هەرێم لە سەرەتای مانگی 4 بەپێی ڕێکەوتنێک نەوتی ڕادستی سۆمۆ کرد. لە مانگی 4 ئەمساڵ کۆمپانیای سۆمۆ هەر بەرمیلێک نەوتی بە 79 دۆلار فرۆشتووە. بەمەش کۆی زیانی نەفرۆشتنی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێم لە مانگی نیساندا دەکاتە 948 ملیۆن و 480,000 دۆلار. لە مانگی ئایاریش زیانی نەفرۆشتنی نەوتی هەرێم بە 855 ملیۆن و 600,000 دۆلار دەخەمڵێنرێت، چونکە سۆمۆ لەو مانگەدا هەر بەرمیلێک نەوتی بە 71 دۆلار و 30 سنت فرۆشتووە. لە بیزڕۆژی مانگی حوزەیرانیش داهاتی نەوتی هەرێم بە 710 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. ئەگەر نەوتی هەرێم هەناردە نەکرا چی لێ دێت؟ بەپێی مادەی 12 بودجەی عێراق، حکوومەتی هەرێم پابەندە بە ڕادستکردنی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. لە حاڵەتێکیش کە نەتوانرا هەناردە بکرێت، نەوتی هەرێم لە نێوخۆدا دەپاڵێورێت.